The Sagrada Familia was started to build more than 120 years ago by one architect. Sorry, I forgot his name. And then in 30 maybe 30 years later, Gaudi will continue this project with his passion and did it till his last days. The Gaudi, it was his last project, how I know. Soy francesa y estoy aquí para una práctica, entonces llegué ayer y hoy estoy visitando un poco la ciudad y la Sagrada Familia es algo muy particular, no pensaba que era así. No voy a visitar hoy, pero espero visitar durante mi estancia aquí y es un trabajo increíble cuando lo veo, no es como se ve en las fotos, en la televisión, es muy diferente y tengo ganas de visitarla. سرانسری هرم همی دست بکرن و همی قطبخانه جهات دست بکرن افروکه زوربای قطبخانه من نیوا قطبخانه من حدود 64 قطبخانه دوی هوی دست بکن مجد ویره و استاف پرورده و استاف ماموستای قطبخانه و استاف قطبی همی پیکه هم پشیدارین دوی هوی دو و انشاءالله جه هفت یکی قطبخانه کلی پشیدار پێنگۆڤەها پێنگۆڤێکە بۆ شەتێتە تەواوەتەن شێوەیەکی گشتی ڕەوشەمبیلیەک بوو پۆقەژیە بێدەکردن نە مەسەلە پۆقەشکردنەوە قوتابخانەیەکیە یان کۆڵۆنێکیە دەبێتن ئەم هەمە بەزەوە بێ بکەین ڕەوشەمبیلیەک و پۆقەژیر دە خەلکی خۆ پەیدا بکەم شێوەیەکی گشتی ماجي نفسي هر قطابخانەکە ماجي فيو قطابخانە مۆ پۆقش بیتن و ماجي مامۆستا و تەڵەبە ما سوزەک ئەم قوتابخانە خۆ پۆقشکەین وەکی هەر قوتابخانەکە و پۆقژی شتێکی جوانە. خۆشحاڵم وەکو حەیران بێژێگە و ڕۆبەشدارم لە فیستیڤالی کەلتوری بەڕاستی ڕێکخەرانی ئەو فیستیڤالە کارێکی باشیان کردووە لە سەرتاپای کوردستان ئەو ڕۆ هەموو هۆزەکان دەست و بازان لێ هەرماریە و ئیش لەو کارە دەکەن بەڕاستی شتێکی چاکە بۆ زیندووکردنەوەی کەلتوری کوردی کە بەڕاستی کەلتوری وڵاتەکە. کەواتە ئەو فیستیڤالە کە لێرە کرایە ئەوڕۆ خەڵکە بەشدار بووە لەو سەیران و حەیرانە واتای ئەوەیەکەوە وەکو بڵێ بەڵێن و پەیمانەکانی خۆیان نوێ دەکەنەوە هەروەکو لە بەهاردا کەوا گژوجیاکان و کەش و هەوا و بار و دۆخ و هەموو نوێ بوویتەوە لەخوا داواکاری یا ڕەبی خوایە وڵاتەکەمان نوێ ببتەوە